سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەی دیالۆگدا. ئازیزان، مەسەلەی ژینگە یەکێک لە سەرەکی ترین مەسایلی ئەوڕۆی دنیاە. لە ئەو ساڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە منتەقەی ئێران و کوردستان و عێراق و ئەو ناوە وشک ساڵیە، بارانێکی زۆر کەم باریوە. مۆزوعی ژینگە بەعام، مەسەلەی تایبەت بە مەسەلەی کەم ئاوی و وشک ساڵی ئەو ساڵ مۆزوعی بەرنامەی ئەو ڕۆمانە لەگەڵ دکتۆر مەسووری سۆهرابی، لێکۆڵی نەوەری ئێگرۆئێکۆلۆژی و ژینگە. کاک مەنسوور گیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. باوەڕێزم هەیە لە ئێوە و لە بینێرانتان لە خزمەتتاندا. کاک مەنسوور، پێش لەوە بچین لەسەر مەوزوعی وشک ساڵی و ئەو مشکلەوە ئێستا لە ئارادایە لەو منتەقە لەو ناوچە، پێم خۆش پێشتر لەسەر ئەسەن مەسەلەی ژینگە بەعام قسێ بکەین. بەحسێکی زۆر گەورە هەیە، هەزاران کۆنفرانس گیراوە، کۆبوونەوەهای گەورەی سەران گیراوە، مەسەلەی لە بینی وڵاتانی زلهێز لەسەر مەسەلەی قەراردادی پاریسمان هەیە. بەحسی ژینگە زۆر مۆزوعێکی ئەتوانم بڵێم مهمە، حتا لە وڵاتانی ئوروپایی و ئالەوانە ئەحزابی سیاسی یەکێک لە بەحسهایان بۆ بتوانن بێنە پارلەمان یا نەزەری خەڵک بەلای خۆیانە ڕاکێشن مۆزوعی ژینگەیە. هەروەها حرەکەتێکی گەورە لەلایەن کچێکەوە لە سوێد، کچێکی مێرمەنداڵ 11-12 ساڵە ڕوویدا کە تقریبەن دنیای گرتەوە. نازانم چەندێک تاسیری بوو یان نەیبوو، بەڵام بەڕاستی ئایا ئەو مەسەلەی ژینگە زۆر مربوطە بە ئێمە وەکو خەڵک، یا بۆ خۆی کۆی زەوی 100 ساڵ 200 ساڵ جارێک گەرمە بێت و سار دەبێت و ئێمە شاید زۆر تاسیرێکی وامان نەبێت؟ دەزانی پێشەوەی کە بمهوێت جوابی پرسیاری جەناب بدەمەوە، پێم خۆش ئاماژە بە چەند خاڵ بکەم. یەکەم ئەوەی کە ژینگە وەکسی پێناسە دەکەین، ینی لە بیری ئێمەدا یاوەی کە جار ئێمە سروشت و ژینگە تێکەڵاو دەکەین بە یەکەوە. ئێمە ژینگەدا وتەی خۆیدا لە وشتەکەدا باز لە ژیان دەکا و ئەوەی کە ژیان تێدا بەردەوامە، بەڵام هەموو سروشت ممکنە کە زۆر جگا هەبێت کە ژیان تێدا بەردەوام نەبێت. ئەوەی کە بڵێن ژینگە بەشێک لە سروشتە دەواقەتە و ئەوەی کە ئێمە دەیبینین و وەکو جەنابەت ئاماژەت پێکرد مهمە وەکو کۆی زەوی، یعنی ئەوەی کە زەوی وەکو جێگایەک کە ئینسان لی دەژی گرنگیەکی تایبەتی پێدراوە بۆ ژیان، بۆ مانەوەی ئینسان، و ئێمە لە باسەکاندا زەوی و دەوروبەری زەوی دێنینە پێشێ، چۆن خۆی کائیناتێکی یەکجار زۆر و حەسارەستی زۆر هەیە. ئێمە بەبەستمەوەیە کە سروشت و ژینگەی ئێمە تایبەت دێردایە لە حەول و مێحوەرەکەی ئەو زەویدا. ئەوەی کە گرنگیە دەواقعدا بەشەر بەو مەسەلەی داوە هێکەمسی دەگەڕێتەوە سەر هەر ئەو بنەمای ئینسان مێحوەریە، یعنی ئینسان خۆی بۆ مهم بووە. حتا ئەو کاتیش کە گرنگی بە پرسەکە داوە کاتێک بۆ کە خۆی هەستی بە مەترسی کردووە. یعنی من دەمەوێت وەک ڕیشتەی مەسئلەکە چاولەکەم کە ڕیشتەی مشکلاتەکە لە چۆدایە. ڕیشتەی مشکلەکە ئەوەیە کە ئینسان خۆت بەرتەربین بووە، یعنی ئەوەی کە خۆی پێستێحەبی ئەو زەویە بووە و کاتێک زەویەکە مشکلی هەبوو پێی وابوو کە مەنافعەکەی لە خەتەر دەکەوێت کە بێت ڕێگا چارە بدۆزێتەوە. هیچ کات بەشەر خۆی بەشێک لە زەوی وەکو بەشێک یا جزئێک لە سیستمێکی گەورەتردا نەدیتۆتەوە و خۆی ئەوە بۆتە ڕیشتەی هەموو مشکلاتی کە تا ئێستا هەیە. بەڵام بابگەڕینەوە سەر ئەو باسەی کە جەنابەت باست کرد کە زەوی بۆچی وایلات و خۆپ زەوی ئەگەر بێ تاریخی چاولێ بکەی دەبینی کە لە زۆر ساڵاندا هەبوو کە یەخبەندان بووە، یعنی لە پرسێکی تاریخیدا یا زۆر گەرم بووە، ئەوانە هەبوو. بەڵام
ئەو چەند سەد ساڵی ئەخیر بە پێی ئەو ئامارانەی کە بەشەر دەستبەستی هەبوو سەبتی کردووە دادەکان کە لە کنیەک دادنی هەمبەستگیەکی مثبت دەبینی بینی کاری غەڵەتی بەشەر و تێکچوونی کەشف و هەوا و گەرمبوونی یعنی ئەو نەتیجەگیری کە بەشەر هێستا لی دەکا بە دەلیلی ئەوەیە کە دەبینێ مەسەلەن لە 150 ساڵی ئەخیرەوە تا هێستا 1.5 دەرەجە بە میانگین لە زۆر جگا 5 دەرەجە 7 دەرەجەشمان هەیە کە گەرم بووە لە زۆر جگاشتا دواتر دەبینی لەو 150 ساڵەشدا بەشەر کاری مەسەلەن پێشکەوتنی سەنعەتی و گەشتەی ئابوورێتی یەکجار زۆری دیتۆ و هاتوون بەراوردیان کردووە کە چەندە مەسەلەن دیۆکسیدی کەربۆن بە جەو ئیزافە بۆ گازی مێتان چەندە ئیزافە بۆ و ئەو بڵین ئەو مەسئلەی کە گوڵخانەی ئەسەری گوڵخانەی ها چۆن لەوی چەتیری هاتووە بەراوردیان کردووە دەبینن کە بینی ئەوانە هەمبەستگی هەیە یعنی ئەوە ئەسەری هەیە لەسەروی دواتر دێن لەباری علمیەوە لێکۆڵینەوەی لێ دەکەن کە دەبینن ئەوانە دەتوانیە مەسەلەن ئەو گازانە زیاد بکە ئەو کارانی کە ئێمە دەکەین بۆ نمونە مەسەلەن مەسعدا ببوورە گاوداری سەنعەتی یاوەی کە ماڵات وشت بە شێوەی سەنعەتی زۆر تحدی زۆرداوە دەتوانێت مەسەلەن مێتان تۆلید بکە یا حتا کشت و کاڵی ئێمە لە زەمینهایەکی وەکو وە برینج و ئەوانە کە حاڵەتێکی غەرقاوی هەیە ئەوانە دەتوانن گاز تۆلید بکەن و خۆی سەنعەتی تاولێ دەکەی مەسەلەن یەخساڵ و ئەو گازهایەکی کە یەخساڵەکان استفادەی لێ دەکردوێ لە دووکەڵی سەنعەتەکاندا لە نیروگاکاندا لە ئەو جگایانەی کە دووکەڵ ساز دەکەن خۆی هاتوندایان ناوە پێش ئەوە مۆدێلیان بۆ ساز کردو دەڵێ ئەگەر ئەوە نەبێ چۆن دەبێ ئەگەر ئەوە کەم بێ چۆن دەبێ ئەو نەتیجەگیریت کراوە کە بەڵێ ئێمەی بەشەر بەپێی ئەو مۆدێلانە بەپێی ئەو ڕەوەندی و 150 ساڵی ئەخیردا دەستمان هەبوو جا لێرەدا پرسێکەیە کە هێندێک کەسانێک کە مخالفی ئەوەن دەڵێن دەخۆ ئێمە نازانین کە ئەگەر ئێمە نەمان کردبای ئەو مۆدێلێکە بەپێی و کارانەی ئێمە کردومانە بەپێی ئەو تاریخ و ڕەوەندەی کە لە پێشتر لە زەویندا هەبوو ڕەنگە ئەگەر ئێمە وەشمان نەکردبایە بە شێوەیەکی دیکە گۆڕانکاری هەر هاتبایە مەسەلەن ئەو دیدگایانەش هەیە کە مخالفی ئەوەن بەڵام خۆی هێندێک شت هەیە کە وا باشە وا بدیترێ ئەگەر حتا واژ نەبێ بە دلیلی ئەوەی کە ئێمە خۆ دەزانین هەمبەستگیەکی مثبت هەیە یعنی ئەوە دەبینینی کە مەسەلەن ئەو گازە تاسیری ئێوە تاسیری هەیە خۆ کەمی بکەینەوە تاسیرەکەی کەمتر بکەینەوە لانی کەم تاسیری کەمتری هەبێ وەلی خۆی چێشتەکە دەزانی چێشتەکە زۆر جار پیان وایە بە دەسەڵاتە یعنی دەسەڵات سیاسی بەواقع دەسەڵاتی سیاسی چێشتە نییە ئەوەی کە ئەوڕۆ لە کۆی زەویدا چێشتەیە سەرمایەدارانی گەورە و کارتێلهای گەورەی اقتصادیە کە ئەوانین تاثیر لەسەر قوانین و سیاست گوزاری شتی دادن این چێشتەکە لە دەست ئەو سەنعەتانەدایە کە بە خراپی خەڵک لە زەوی وەردەگرن ئەوە چێشتە ئەساسێکەیە ئەلبەتە بۆ من پرسیارێک بوو بەڵام پێش لەوە ئەگەر ئێمە بین تەغییرێک لە ڕەفتارمانە بدەین بۆ ئەوەی کە ژینگە بپارێزین ژینگە هەر بەو تعریفە عمومیەی کە بیپارێزین من بەو جۆرەی کە بیستومە چەند سەد ساڵ توو لە کێشە تاکو و بیهێنینەوە مەسەلەن تقریبا بیهێنینەوە حاڵەتی نۆرماڵی خۆی یعنی بی ئەندازە من دانێ بەرنامەیەکم بینی ئەڵێ سەرڕایە ئەو هەموو کارێش بکەین هێشتا زۆرمان ماوە بۆ بتوانین گەرمایشی زەمین بێنینە خوارەوە ئەوە تۆزی خەڵک ناومید ناکات خۆی دەزانی هێندێک کار هەیە هێندێک شت هەیە کە ناتوانی ئیتر بیگەڕێنەوە دوایە ئێمە شتێکمان هەیە لە ناو ئێکۆسیستمەکاندا کە پێی دەڵێن سکسیشتن یا تەوالی یعنی مەرحەلەیەک ئێکۆسیستمێک گەر لێ گەڕێ بەشار خۆی مەسیرێک دەڕوا دەگاتە کلایماکس دەگاتە جگایەکی کە ئەو جێتی یعنی ئەو جی تەکاملی ئەو جگایە کە مەسەلەن لە زۆر جگا دەبێتە دارستانێکی وەکو جەنگەڵی ئامازۆن یا ترایۆنسی لە هیندستان یا جێ دیکە یعنی ئەو مەسیرێکە جاری وایە هەزاران ساڵ توول دەکێشێت هەر دەخالەتێکی کە لەوەدا دەیکەی باسازەکەی سەختە جا ئەگەر دەخالەتەکە حاڵەتێک بێت کە مەسیرەکەی بگەڕنەوە دواتریش یعنی سەیرێکی قەحقەرایی پێ بدا یعنی پێی دەڵێن تەوالی عەکس یعنی بگەڕێتەوە ئیتر زمانەکە زۆر زیاتر دەبێت مەسەلەن بۆ نمونە جگایەکی کە بە مەسیری تەوالی خۆیدا خەریکە بۆتە مەرتا
ئێستا ئێمە وەکو بەشەر بە مەرتەعی دەبینین، یعنی ڕەنگە لە تەی 500 هەزاران ساڵ پێشاوە تا بۆتە مەرتەعی نەسڵهای پێشمەش ئەو منتەقان هەر وەک مەرتەع بیوە. بەڵام ئێمە دێنین کارێک دەکەین کە ئەو مەرتەعە تەبدیل بە بیابان دەبێت. دەواقعدا ئێمە گەڕاندومانەتەوە دواتری مەسیرەکەشی مانگۆڕیوە. جا ئەگەر ئەمە بمان هەوێ ئەو مەرتەعە ببێتەوە مەرتەع ئەو کەویرە یا ئەو کەویرە ببێتەوە مەرتەع یا ئەو بیابانە ببێتەوە مەرتەع، بەستگی بەوە هەیە کە چەندمان خەسار پێوارد کردو، چەندەمان لە ڕەوتی تەکامولیەکەی خۆی دوور کردوتەوە و چەندە مەسیرێکی عەکسی ڕۆیشتە و مەسیری تازە. جاری وایە جا ئەو ئێکۆسیستمە کە تۆ دێنی دەستکاری دەکەی بەرەو مەسیرێکی تازەتر دەڕوە و ئیتر نایەتەوە ڕەواڵی عادی خۆی، یعنی دەگۆڕ دەڕوا، یعنی تەواڵێکی دیکە دەڕوا، جۆرێکی دیکەی لێ دێ، بوونەوەرەکانی دەگۆڕێت. جا لە هەر مەسیرێکدا هەم جیاکان دەگۆڕدرێن، هەم بوونەوەرەکانی دیکە دەگۆڕدرێ، هەم سیستمەکە دەگۆڕدرێ. ئیتر ئەوە نییە ئەوەی پێشتر بوو. مەسەلەن بۆ نمونە دارستانێکە تۆ دێنی دەیکەی بە بیابانێک، دەیکەی بە جادەیەک بە فڵانێک، دوای وێڵی دەکەی تا ئەو جادەیە ببێتەوە دارستان، دەبینی تازە هەر نابێتەوە، یعنی مەسیرەکەی ئەگۆڕدراوە. بەڵام لە حاڵەتی عادی خۆیدا ئەگەر جێگایەکی کە مەسەلەن جەنگەڵە ئێمە هاتوین خراپمان کردووە، دارەکانمان بڕیوە، بەڵام مەسیرەکەیمان تەواو تێک نەداوە، ممکنە 40-50 ساڵ بکەشێت کە ئەو جەنگەڵە ببێتەوە جەنگەڵ ئەگەر دەستی لێ نەدەین، ئەگەر دەستی لێ نەدەین هیچ تەغییر بۆ خۆی بتوانێت خۆی بسازکاتەوە بەو شەرتەی کە دەمەسیری تەوالی خۆیدا هەر دەوێدا بێ. ئەگەر دەوێدا نەبێ گەڕابێتەوە عەکس ڕۆیشت پیانی بەرەو بیابانزایی و بەرەو شتکوبێ بە هەزاران ساڵیش وەک خۆی لێنایەتەوە. جا لێرەدایە کە ئەو گۆڕینی ئەو کەشت و هەوا و ئەو مەسایلە ئەوە نییە کە ئێمە بتوانین بە سادەگی، ئەوە هەم مۆدێلە، یعنی ئەمە دەڵین ئەو عەدەدەی بگۆڕین، نەتیجەی مۆدێلەکەی دەبێتەتی بازیە، قمارێکە بە عەدەد بکەن. دا حەقیقەتدا ممکنە ئەوە نەبێ. جا لێرەدا حاڵەتێک هەیە، ساراڕۆی مەقالەیەکی باشی هەیە، باز لە ئیسرائیل و فەلەستین دەکا بەو تەوسعی دەڵێ وشەیەکەیە بەنێوی دیدڤلۆپمنت، یعنی وای تێک بدەی کە دواتر نەتوانێت هیچ گەشتێک پەیدا بکە. یعنی حتا ئەگە دەسەڵات بۆ نمونە ئێستا لە ئێران دەسەڵات جۆرێک بەرخورد لەگەڵ زەویەکان دەکات لە زۆر جگا عەمدی یا غەیری عەمدی کە دیدڤلۆپمنت ساز دەکات. یعنی ئەگەر جمهوری ئیسلامیش بڕوا تازە هیچ فایدەی نیە، یعنی تۆ ناتوانانی هیچ، یعنی تەوسعە لەوێ لەبین تۆ بۆ نمونە جگایەکی کە ڕۆتۆ عەرزەکەی مەسەلەن جگامان هەیە بە 20 میتر ڕۆتۆ دەی ئەو عەرزە تازە چی لێ دەکەیت و ناتوانانی هیچ کارێکی لێ بکەیت. جا بۆیە ئەوەی کە بتوانی بە گۆڕانکاری ڕای بگرینە بەس دەبێت چ بکرێت، دەبێت دەرکێکی دروستمان هەبێ. یەک ئەوەی کە بێنین ئەو شتانەی کەەوە منجەر بە و ئەسەراتە بوون ئەوان کەم و کەمتر بکەینەوە. دوو خۆمان تەطبیق بدەین دەگەڵ ئەو وەزعە جدیدانەی ئەو جگایە کە ناگۆڕدرێت. بۆ نمونە میسالێکی کۆلە لێ بدەم و باسەکەت بتوانین جەنابەت هیدایەتی بکەیت. قەدیم لە ئێران لە زۆر پارێزگا برینج دەچێنرا. ئێستا وەضعیەتی ئاب و هەوا، وەضعیەتی زەوی، وەضعیەتی ئاو، وەضعیەتی ئەو سەرزەمینە لە ئێران جۆرێکی لێ هاتۆ کە غەیری دوو پارێزگا نابێ برینج بچێندرێت، تەواو بوو. یعنی وەضعیەتێکی تازە هاتوتە گۆڕێ. پس دەبێت ئێمە خۆمان دەگەڵ وەضعیەتە تازەکە تەطبیق بدەین، پلان و بەرنامەکانمان بە پێودا بنین. هەر خۆی ئەوەش بۆتە کێشەیەک کە دەبینی پرۆژە ئیجرا دەبێت لە زۆر جگای دنیا. پرۆژە ئیجرا دەبێت بە پێی مطالعاتێکی کە پێشتر کراوە، مەسەلەن 30 ساڵەوە پێش مطالعە کراوە، 50 ساڵ 20 ساڵ مطالعەیەک کراوە کە مەسەلەن ئێمە لێرە پرۆژەیەک ئەنجام بدەین. بەڵام لەو 20 ساڵەیدا گۆڕانکاری زۆر پێش هاتووە، دێن پرۆژەکە ئیجرا دەکەن، ئەو پرۆژەیە تاثیراتی کاولکاری یەکجار زۆری دەبێت. جا پرۆژەهای سەدسازی، پرۆژەهای جادەسازی، پرۆژەهای نیشتەجێبوون، ئەوانە پرۆژەهای ئاوگواستنەوە، ئەوانە هەموو جوڵی و پرۆژانن کە مطالعاتەکانیان درێژخایانە. لەو فاسیلەیەدا لە بینی مطالعە تا ئیجراکەی گۆڕانکاری پێکاتەوە. ئەگەر ئابدەیتی نەکەیەوە کێشەکە زۆر قوڵتر دەبێتەوە. ئێوە ئیشارەتان بەوە کرد کە لە باسی سەرمایەداران و حکوومەتەکان و ئەلەوانەتان کرد. یەک تیارە کە هەڵدەستێ گوایە ئەتوانێ دووکەڵی تیارەکە مەقابلە لەگەڵ نزیکی وابزانم 20,000 ماشین شتێکیا بە سوورەتە بیستووە
شای لەوە زیاتریش بێت بە هەڵستانەکەی فقط. ئایا تاکە کەس تەئسیری زۆری هەیە لەسەرەوەی کە ئەو گۆڕانکاریانە هاتووەتە دی لە کۆمەلگادایە زیاتر دەوڵەتەکان و سەرمایه‌دارەکان و فابریکەکانن؟ ئێمە هەر لەم دەورانی کۆڕۆنا بینیمان کە بڕک لە کارخانەکان تقریبان وەستان بە بۆنەی کۆڕۆناوە وەزعی جەوی زەمین زۆر گۆڕدرا. هەر زۆر ئەکسی جالبیان پیشانەدا لە هێندستان لە زۆر شوێن کە ئەو لێڵاییە وا بوو بەهۆی دووکەڵ و تەم و مژەوە ڕوون بووەوە. ئایا تەئسیری کامیان هێزگار زیاترەوە؟ ئەو لایەنەیە تاکە کەس ئەبێ زۆر فشار بۆ خۆی بێنێ؟ ئێمە ناتوانین ئەوانە لێک جیاکەینەوە. بەڕاستی من پێم خۆش نییە جیای بکەمەوە، چون ئەگەر جیای بکەینەوە دیاری وایە تاکە کەسەکان ئەو شتانەی کە دەبێ بە خۆیان بیکەن ئیتر ئەنجامی نادەن، دەڵێ خۆ بەدەست ئێمە نییە کاکە ئەمە چ بکەین ناکرێت. بۆ نمونەوە بوترێکی پلاستیکی ئاو دەخۆم پڕشتی دەم هیچ نییە و ئاوەکەش بەردەم هیچ نییە و چ بکەم. ڕاست وایە ئەسەراتی کولی بەدەستی ئەو سیستمانەیە کە من وەک سیستم نێوی دەبم. جا خۆی دەتوانێت دەستەڵاتی تێدا بێ، دەتوانێت سەرمایه‌داری تێدا بێ، بەڵام دەستەڵاتی سیاسی بۆ خۆیان مستەقیل نین، وابەستە بە دەستەڵاتی سەرمایه‌داری و اقتصادی و کارتێلهای گەورەن. خۆی ئەوانە تەسیراتی کێکزار زۆریان لەسەر کۆی زەوی هەیە، بەڵام خۆی ئەوانە خۆ مرۆڤن، خۆی ئەوانە خۆ ئینسانن، خۆ کەسانی دیکەنین لە کۆرەیەکی دیکەوە هات بێن و ئەوە تاکە کەسەکانن کە دەیەک سیستمدا ئاوایان کردووە کە بۆتە ئەو حاڵەتە. پس ئێمە دەبێ بڵین کە تاکە کەسەکان دەبێ وەزایفی خۆیان بەباشی ئەنجام بدەن. یەکەم شت ئەوەیە تێگەیشتنێکی باشیان لە خۆیان و لە زەوی هەبێت، دووهەم ئەوەیە کە دەرکێکی دروستیان لە موقعیەتەکە هەبێ، لە شەرایطەکە هەبێ، خۆیان ئاپدەیت بکەن لەباری زانیاریەوە. دواتر ئەو کەسانەی کە دەستەڵاتداری سیاسی دەبن لە مەجلیسەکاندا لە جگایاندا فشار بێنن بۆ سەرمایه‌دارەکان کە هەرچەند زۆر سەختەتون ئەوان ڕشوە دەدەن، دەیان کڕن، فەزایەکی حتا لەو کشوەرانە ئێستا لە ئاڵمان مەسەلەن ئەو شرکەتای ماشێنسازی خۆدڕووسازیانە بە شێوەی ڕەسمی پوڵ دەدەن بە نۆنەرەکانی مەجلیسی ئاڵمان، حقوقی ڕەسمی، ینی بە شێوەیەکی ڕەسمی پوڵیان دەدەنێ. پێی کابرایە کە پوڵ لەو جگایە وەردەگرێت کەم وا هەیە بچێ پێشتی بگرێت. بەڵام خۆی ینی سیستمی سەرمایه‌داریەکە جۆرێکە کە وای کردووە کە هەموو مەسیرەکە بەرەو دەستەڵاتی وان ڕۆیشت و هیدایەتەکە وا بووە. جا بۆیە من وەک خۆم بیر دەکەمەوە کە بەشتر پێویستی بە نوعێکی جدید لە دەستەڵات هەیە، نوعێکی جدید. من باوەرم بەوە نییە کە ڕەنگە مناقشەشمان بۆ تاز بێ، باوەرم بەوە نییە کە سوسیالیزم و کۆمۆنیزم دەتوانێت بەشتر ڕزگارکەوە، باوەڕی من نییە. وەک خۆم باوەڕیشم ئەوە نییە کە سەرمایه‌داری دەتوانێت. من باوەرم وایە کە دەبێت لە شتێکی تازە بگەڕین، کە شتێکی تازە بدۆزینەوە کە بتوانێت کۆمەک بکە. یەکەم شت ئەوەی کە ئێمە بزانین زەرفیەت زۆر مهمە، ینی زەوی چەندی زەرفیەت هەیە. کاتێک کە تۆ جەمعیەت زۆر دەکەی، جەمعیەتت دەچێتە سەرێ. ئێمە شتێکمان هەیە پێی دەڵێن فوتپرینت، ئێکۆلۆجیکال فوتپرینت، ینی جێپەی ئێکۆلۆژیکی، ینی ئەوەی کە خەڵک هەندە لە مەنابە ئیستفادە دەکات لەسەر زەوی. کاتێک کە ئەو جەمعیەتە دەچێتە سەرێ ئەو جێپەیە زۆر دەبێت. ئەو جێپەیە کە زۆر دەبێت مەنابەیەکی مەحدودت هەیە، لەو مەنابە مەحدودەی ئەتۆ زیاتر کەڵک وەردەگری دەیێتە خواز بێت، ینی منفی دەبێت. پس ئێمە جەمعیەتەکەمان زۆر بوو، ینی یەکێک لە مشکلاتەکەەوە بۆ جەمعیەت زۆر بوو. دووهەم ئەوەی کە گەشتەکانی کە ئێمە کردومانە بە پێی تێگەیشتنی پۆتانسیەلی ئێکۆلۆژیکی سەرزەوی نەبووە. ئەوانە وای کردووە کە ئەو چێشتانە ساز بن. پس ئێمە دەبێت چ بکەین؟ دەبێت یەک ئەوەی کە جەمعیەت کۆنتڕۆڵ بکرێت، ینی ئەوە بکاری ئینسان وەکو بەشەر کە زەرفیەتی نییە، دەڕوا بەرەو 10 میلیارد دەڕوا، ناتوانێت واقعانە و زەرفیەتەی نییە کە ئێمە جەمعیەت کە. دووهەم ئەوەی کە بتوانین ئیستانداردسازی بکەین و هاوتەریبی لەگەڵ ژینگەکەمان بکەین، ئەو سەنایە و سەنعەتانە. فشارەکان خەریکە، مەسەلەن ئێستا دەوڵەتەکان وەک جەنابەت ئاماژەت پێکرد کۆنفرانسیۆ دەگرن، کۆبوونەوەی دەکەن، دەڵێن ساڵی 2050 ئێمە بتوانین گۆڕانکاری بکەین، کەربۆنی سیفر بکەینەوە. خەریکە ئەو ڕەوتەی کە لەسەر زەوی هەیە بەدەلیلی ئەو مەترسی کە باسم کرد کە ئینسان خۆی کەوتوتە ترسەوە کە خەریکە لە بین دەچێت. ئەوە وای کردووە کە بیان هەوێ مقدارێک گۆڕانکاری پێک بێنن. هەرچەند من زۆر خۆشبین نیم کە بڵێم ئەو گۆڕانکاریانە وا دەبێت کە بەشەر ئیدی ڕزگار دەبێت،
بەڵام وەک دەزان ئینسان هوشمەند و خەریکە ڕێگا دەدۆزێتەوە ئیترەوە نیە ئێستا بەرنامەیاندا ناوە بچن مێڕیقی وێرانکەن. باسی ئەوم کرد کاک منسوور کە وای لەکەن ئەڵێ ساڵی 2035 ئەبێ بە ینی ئەو سوختی فسیلی وەکو بنزین و گازایل و ئالەنۆعلا ئەچێت و ئەبێ بە بەرق دێ ئەوە توانێت تاسیری بێوانە دەزانی تاسیرەکەی بەو شێوەیە کە ئەو بەرقە چۆن تەمین دەبێت. ئێمە جاری وایە قمار بەشتەکان دەکەین یعنی مەسەلەن بە قەولی تۆ دەڵێ ئەو سوختە فۆسیلیانە حەزف دەکەن دەی باشە دەیکەنە بەر ئەو بەرقە چۆن تامین دەکەن بە سوختێک تامین دەکەن مەسەلە ئەوەی ئەو ئینێرژیەی کە لەوێ تامین دەبێت ئێمە خۆ منبعی ئەو کەربۆنانە دەگوازینەوە بۆ جگایەکی دیکە یعنی لە زیادوەی کە ماشێنەکە مەسەلەن ئەوە بکە دەبینی لە جێیەکی دیکە بە شێوەیەکی دیکە خۆی من پێم باشە وەکو باشترە ڕەنگە باشتر بێت لە وەضعی کە هەیە بەڵام دەبێت کاری باشتر بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە بتواندرێت کەم و کەمتر بێتەوە ینی ئەو بەرقا دەبێت بۆویش فکر بکرێتەوە کە ئەتۆ چۆنی تامین دەکەیت لە ئینێرژیەکی ئیستفادە دەکەی بۆ دابینکردنی بەرقی ئەو ماشێنانە بڵێ بەڵام ئەگەر ئەوان زۆر جار لێرە لە هەمان کاتە کێشەیەکی زۆر گەورەش دەگەڵ لەسەر نیروگای ئەتۆمی هەیە ئەسەن بەشێک لە نیروگاهای ئەتۆمی کە کاری تۆلیدی برقە لە بینەچێت مەسەن لە وڵاتی سوێ دەوانیان لا بردووە زۆرتریانەوێ هەروە ئەزانی لە ئەڵمانە ئێستا تقریبان 16% یا 26% لەوانە نازانم بەڕاستی دقیق نیروی با لە تەریقی ئەو توربینانەی باوت هینەکرێت یا خۆر زۆر سەرمایه‌گوزاریی وەسیع ئەکرێت مەناتقێکی زۆر وەسیع کراون بە نیروگاهی تەولیدی خۆر ئەمانە ئەتوانێت کۆمەک بکە یا ئاو هەرواتر بەنداوەشنی ئەوانە کۆمەک دەکا بەڵە برێک هەزینەبەرە بۆ مەقتەعێک تادا دەمەزرێ بەڵام دەتواندرێ لەوانە کۆمەک وەرگیرێ کەڵک وەرگیرێ من وەک ئازم کردی بەشتر دەبێت بگاتە قەناعەتێک کە خۆی ئەو سوختە فوسیلیانە لە هەموو سەرخەکە حەزت یعنی لە بەشێک لە سەرخەکەدا بمێنێتەوە کاریگەری خۆی هەر هەیە بەڵام دەبێت ئێمە سەی بکەین کە لە چرخەکەدا لای بەرین دەبێت جایگوزینی بۆ بدۆزینەوە جا لە ئینەرژی گەرمایی زەمینی استفادە دەکردرێت لە ئاوی استفادە دەکردرێت لە بای استفادە دەکردرێت لە خۆری استفادە دەکردرێت سی تازە بدۆزنەوە کە بزانن بتوان بیکەن ئەو بەشێکە کە کاری ئەو کەسانەیە کە لەو بەشەدا کار دەکەن و متخصصی ئەو شتن و دەتوان بیری لێ بکەنەوە بەڵام من پێم وا هەیە کە ئێمە دەبێت جایگوزینمان هەبێ بۆ نمونە ئێستا خەریکن لەسەر گۆشت کار دەکەن کە گۆشتی ئازمایشگایی ساز بکەن لە زیادوەی کە گۆشتی مەسەلەن ئەوەی کە لە ئەو دامپەروەری و دامبەدارێ گەورە سەنعەتیانەدا دەبێت خۆ بەوە جایگوزینێکی مەسەلەن دەکردرێ کە ئەگەر بتوانن ئەوە بکەن بە شێوەی گشتی کە کردرێ ئەوە زۆر باشە کۆمەکێکی زۆر دەکات چون میزانێکی یەکجار زۆر گاز لەو تەریقەیەوە دەچێتەوە و مەسەلەی بەشی کوشتار و ئەوانش هەیە خۆی بەشتر دەزانی بەشتر پێویستی بە ڕەوشتێک و بزێک و ئەخلاقێکی تازە هەیە لە بارەدا ینی دەبێت منتالیتەیەکی جدید بێ ینی شتەوایەتێکی جدید خڵقەیە کە لێرەدا من نام هەبێ ئیدۆلۆژیکی بکەم چون خۆم لەگەڵ ئەو بەحسا ئیدۆلۆژی زۆر نیم وەگڕاستی بێ یا دەکەوێتە باسێکی ئیدۆلۆژیک یا دەکەوێتە باسێکی دینی چونەوان استفادە لەو بەشە دەکەن کە ئەخلاقی ئەگە دێنینی و گۆڕەی تر دەبێتە حاڵتێکی ئیدۆلۆژیکی پێ دەنجا بۆیە من پێم وایە ئینسان پێویستی بە بیرێکی تازە هەیە کە کردداری خۆی جۆرێک لێ بکە کە زەربە لە ئەو زەویە نەدرێت و توانایی ئەوەی هەبێ کە باوەی کە پێی دەڵێن کە گەشتەی پایەدار یا بەردەوام یا سستنیبل دیڤلۆپمنت ئەو مەسیرەدا بڕۆین ئەگەر بەبوو مەسیرەدا بڕۆین باشتر دەبێت بەڵام وەک ئەزم کردی دەنەهایەتدا بەشەر مەجبورە هەسارەیە یا سیارەیەکی دیکە بۆ خۆی بدۆزێتەوە بەڵێ کاک مەنسوور با بچینە سەر مۆزوعی ئەسڵیەکەمان کەم ئاوی ئەو ساڵ وشک ساڵیە لە وڵاتانەی بە تایبەت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەند لەو ماوەی پێوەشودا بارانێکی زۆر هات و سێڵاوێکی زۆریش ڕوویدا لە بڕێک لە ئوستانەکانی ئێراندا ئایا ئەو وشک ساڵیە شەر جزئی ئەو تەبیعەتەی زەمیەیە یاکو بۆ خۆمان ئێمە یا تا ئەندازەیەک ئەمە ئێستا دیارە زووتر لە جاران ڕوەدا جارانە کرا بڵێن 10 ساڵ جارێ 15 ساڵ جارێ وشک ساڵیە بوو بەڵام ئێستا تقریبا توان بڵێن 2-3 ساڵ یەک جار
وشک ساڵیە بێت هۆکارەکەی هەرگەڕێتەوە بۆ و بەحسەی وا پێشتر کردمان دەزانی ئێران خۆی وڵاتێکی ئیشکونیوە ئیسکە بگرتی هەرچەند ئیقلیمی جۆرا جۆری هەیە لە نێو خۆیدا بەڵام دەکولیەتی خۆیدا وڵاتێکی ئیشکونیوە ئیسکە و پێشتری هەزاران ساڵ پێشتری خۆی لەگەڵ ئەو شرایطی تەطبیقدا بوو بەڵام ئەو گەشتەیەی کە لەو ئاخرەیدا هاتە گۆڕێ بە تایبەتی دوای ئیسلاحاتی ئەرزی کەکرا ئەو گەشتەیە گەشتەیەکی دروست نەبوو ئیسلاحاتی ئەرزی کەکرا کچ و کاڵ زۆر ینی پێشتی ئاوەڵە کرا بۆی کە گەشتە پەیدا بکە گەشتەیەکی غەڵەت زەمین لە بۆ تیکە تیکە بۆ دواتر وای لێ هات کە حملە بەرن بۆ مەراتعەکان و ئاوەکان سەرچاوە ئاوەکان کەڵکێکی زۆری لێوەرگیرا جا خۆی دوای ئیسلاحاتی ئەرزێدا مشکلەیەکی کە هاتە پێشێ بەشێکی لە ئێران کە تایبەتمەندی بە ئیتنیکێکی خاص بوو گەشتەی ئابوووریەکی خاصی بۆ تعریف کرا هەتا ئێستاش بەردەوامە دەیەک خەتە باقیەکەی ئێران لە پەراوێز خرا ئەو کاڵی کە پێشتر لە مەسەلەن بۆ نمونە لە کوردستان هەبوو بە هەموو پارێزگاکایەوە کە هەر ئیسلاحاتی ئەرزی تێدا کرا جایگوزینێک نەبوو بۆوان بەڵام لە ئیسفەهان و لە قسمەتی مەسەلەن عێراق و لە سیمنان و لە تاران و لەوانە بەرەو مەسیرێک ڕۆی لە یەزدوانە کە هاتن سەنعەت لەوێ هاتە جێگای لەلای ئێمە سەنعەت نەبوو خب ئەو سەنعەتێک کە داشترا لەوێ بە پێی سەرچاوی ئاوی خۆیان نەبوو کە هەیەە بەڵام سەنعەتی ئاببەر بوو یعنی مەسەلەن زەوباهانیان دانا فولادیان دانا کاشتی سازی ئێرانی هەمووی لە یەزدوو کردمانیە لە حاڵێکدا کاشتی سازی دەبێت لە جێگەی بکە ئاو هەبێت دەی هاتنسیان کرد سەدیان لێدا سەدیان ساز کرد لە ئیسفەهانی سەدی گەورەی زایندەڕوود لێدرا لە پەنا سەدەکەیەوە کە لێدرا دووشت هات کرا یەک ئەوەی کە ئەو سەنعەتە زیاتر گەشتی پێدرا بەغەڵەت دوای کچوکاڵیشیان گەشتە پێدا گەشتە پێدرا کە ئاوەکە دوای کەس و هەوا گۆڕانکاری بەسەردا هاتۆ تەغییری ئیقلیم ڕووی داوە ئێمە ناتوانین بڵین نەبوو ئەوە یەک واقعیەتە بەڵام هەموو مشکلەکە ئەو نییە یعنی شاید بڵین لە سەتا ئەگەر بەراوردی بکەین ڕەنگە 20% کەس و هەوا مەسئلە بێ مەسئلەی ئەسلی لە ئێراندا مدیریەتی غەڵەتی سەرزەمینە ئەو کەشت و هەوا گۆڕینە تەجدیدی کردوتەوە ئەسەرەکەی تەجدید کردوتەوە بەڵام ئەگەر مدیریەتێکی باشیان کردبایە هەر لە ئیسلاحاتی ئەرزێەوە هەتا ئەوڕۆ ئاوای لێن دەهات مەسەلەن بۆ نمونە لە ساڵی 1352 حتا ساڵی 1399 138 میلیارد متری سێدێ یا مکعب ئەو لە بنعەرزی ئێران چێستراوەتە دەرێ کە 110 میلیاردی 20 ساڵی ئەخیر بووە یعنی لەو 20 ساڵیدا ئاوێکی کە جایگوزینت بۆی نییە ینی ناتوانانی هەربێ دەی لەو بەرەوە هاتووی مەسەلەن لە دەوروبەری گۆلی ورمێ 300,000 هکتار زمینی کشتتوکاڵی ئیزافە بۆ لە حوزەکەیدا حوزەی ئاودێری گۆلی ورمێ بەڵام بارانەکەی تۆ خۆ زیادی نەکردووە ئاوەکانی تۆ زیادی نەکردو هاتووی توکاڵت زیاد کردو دەی چی کراوە یا زمینی مەرتە کراوە بە دێم یا دێم کراوە بە ئاوی بۆی کە دەیمەکە ببێتە ئاوی هاتوون ساڵاویان لێداوە 8,000 ساڵاو فەقەت لەوێ لێدراوە ئەو 50 تا 700 دیش لەوێدا فعالە زیاتر فاسیلێش داوە خەریکە بەرەو 100 دیش داوە دەی خۆی ئەوە ئەستە چاوە ئاوەکان توش مشکل دەکایتر ئەو ئاوەی کە دەبێ بگاتە گۆلی ورمێ ناگا لەو بەرەوە دەبینی ئاو هەناردەی جیگای دیکە دەکردێ لە خوڕوەوە ئاو هەناردەی هەمەدان دەکردێ لە مەریوانەوە ئاو دەنێردرێ بۆ زەنجان لە کرمانەوە لە کامیارانەوە ئاو دەنێردرێ بۆ ئیسفەهان ینی لە کرماشتانەوە ئاو دەنێردرێ بۆ ئیسفەهان خۆی ئەوانە ئەگە چاولی دەکەی جودا لەو مەسائلی ئیقلیمێ جودا لەو مەسائلی کشت و کاڵێ نوعێک تەبعیزیشی تێدایە تەبعیزێکی ئیتنیکی تێدایە یعنی خەریکە بە نەفعی ئیتنیکێک لە سەرچاوەکان کەڵک وەردەگیری هەرەوەی کە ساراڕۆی باسی دەکا دیڤلۆپمنت خەریکە ڕووی دەدا تۆ لە قڕوە لە دەشتی قڕوە ڕۆچاولێکە دەشتی باشترین دەشتی بوو بۆ کشت و کاڵی بەرەو مەسیری بیابانزایی دەڕوە وە ڕۆچوون دەڕوە دەی دواتر چی لێ دەکەی ینی ناتوانانی هیچ چی لێ بکەیت خۆی دە ئەساسدا ئەگە بمان هەوێ بگەڕێنەوە باسەکەی زۆر نێشێشمە زۆر باسی مەسایلی سیاسیەکەی مەسایلی علمیەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئێمە غەڵەت
بەهرە بەداریمان کردو ینی تۆسعەیەکی ناپایدار و نامتوازنمان هەبوو جمهوری ئیسلامی هاتە سەروەی کە کوتی نەشەرقی نەغەربی جمهوری ئیسلامی یعنی هیچ پێویستیمان باس کەس نییە هات کوتی خودکەفایی کوتی ئەمنیەتی غەزایی تعبیرێکی کە لە ئەمنیەتی غەزایی و خۆراکیان کرد غەڵەت بوو لە تعریفی ئەمنیەتی غەزاییدا هاتووە لە هەموو ساڵەکانیدا هیچ کاری شاڕی بۆی نەکردو کە تۆ خودکەفابی دەڵێ دابینکردنی خۆراک بۆ خەڵکەکەت دو ئاخرین تعریفی کە 2009 بۆ دەڵە دابینکردنی خۆراک بە شێوەیەکی کە دەباری اقتصادی و اجتماعی و فیزیکی خەڵک بتوانێت ئەو خۆراکەی پێدەستی بگە خۆ حکم نییە تۆ خۆراکەی کە بەدەستی خەڵکی بگەێنی هەمووی بۆ خۆت تولید بکەیت ئەگەر ئەتۆ سیاسەتێکی دروستت هەبێ ڕوابطێکی بینالمللی دروستت هەبێ لەگەڵ دنیا تەعاملت هەبێ بەشێک لەو شتانەی کە بۆ خۆت بەرهەمی دێنیەوە باشە بەشێکی هاوردە دەکەیت لە ئەسڵدا ئاوت وارد کردووە یعنی ئەتۆ مثلەن ئاوی مەجازی پێ دەڵێن تۆ مثلەن بۆ یەک دەنک یەڕەماسی یا بڵێن سیب زەمینی یەک دەنک 35 لیتر ئاو مەصرف دەبێت تا ساڵ دەبێت تۆ یا مثلەن بۆ کیلۆ گەنم دەوروبەری 1600 لیتر ئاو مەصرف دەبێت دێتە وەختێکی ئاوت کەمە ئەو شتانەی کەوا زۆر ئیستراتیژیکن لە حەدی دووسێ دانە مەحسوول و شرایطی ئیقلیمەکە دەیخێنێتەوە ئەوان تولید بکەیت بەختی بینی وارد بکە و ئەو شتانەی کە دەتوانی تولیدی بکەی سادریان بکە کە لێرەدا ئەتۆ دەتوانی تەعاملێکی دروستە بێت بۆیە من هیچ کات باسی ژینگە لە سیاست و لە اقتصاد جودا ناکەمەوە سادە سازی ناکەم بڵام لا سیاسینە نا پرسی ژینگە 100% سیاسیە پرسی ژینگە 100% اقتصادیە تێکەڵاوی ئەوانەیە هەر خۆی ئەوەش وای کردووە کە لە تعریفی تەوسعی پایداردا دەڵێت تەوسعەیەکی کە لەباری کۆمەڵایەتیەوە تاثیراتێکی باشی هەبێت لەسەر کۆمەلگا لەباری اقتصادیەوە تاثیری هەبێت لەباری ژینگەیەوە کەمترین ئەسەری هەبێت ینی بتواندرێ هەرسێک مەقولەی کۆمەلگا و اقتصاد و ژینگە پسەنێ و لە نێویدا بێت ئێستا کە باسی هەرە وشک ساڵیەکەین بۆ بەپێی ئەخبارێکە من بیستمە لە کوردستانی عێراق کە هەرچەند بەڕاستی بەرهەمهێنار هێزگار لە خوارەوەیە بەڵام دەڵێ زەوی دەیم کە تەبعەنەوە دێم بوویتەوە باران نابارێت بەراوەکانیش چونکی ئاو کەمی کردووە تەبعەن ناتوان بەراویشی بۆ نایەت بووە بە لە 100% بووە بە 20% بەرهەمی گەنم فقط ئەوشەڵی گەنمەکە چونکی بەراوەکە ئاوەکەی کەم بۆ دەچێت هەر کوالیتەکەی یعنی نەوعەکەی زۆر خراپە لە ئێستەوە تقریبان ڕەشەوە بووتەوە ئەبێت چی بکەن ینی ئەبێت چی بکەن بۆ ئەو بتوانن لە شرایەتێکی ئاوای وشک ساڵیا کە دێتە پێشەوە حداقل ئەم زیانانە بە حداقل بگێنن دەزانی خۆی ئەو شتانە شتێکی یەکشە و یەک ڕۆژە نییە ئەتۆ کاتێکی گەیشتوویە ئەو مەرحەلەیەی پێویستی بەوەی هەیە کە پێشتر یەکسەری کارت کرد بێ ئێمە دوو مدیریەتمان هەیە بۆ کاڵداریەکان و ینی بۆ کولەن هەر لە حاڵەتی عامی خۆشیدا مدیریەتی بحرانمان هەیە و مدیریەتی ریسکمان هەیە لە مدیریەتی بحراندا اتفاقەکە کە دەکەوێت و جاردی بزانین چ بکەیت کە مەسەلەن ئایا بتوانین پوڵیان بدەینەوە بیمەیان بدەینە وامیان بدەینێ چۆن دەستیان بگرین یا مەسەلەن ئەگەر دیگە خەریکە وێران دەگرێت بێ پێشتی بگرین لە مدیریەتی ریسکدا پایشتی مۆنیتۆرینگی دەکەیت بە شێوەی دراز مدت ئەتۆ خەریکی مۆنیتۆرینگ دەکەی بزانی چه اتفاقاتێک خەریکە ڕوودەدا کە پلان و بەرنامەی پێشوەختت بۆی هەبێت بەڵام ئەو سیستمە نە لە کوردستانی باشووردا هەیە نە لە ئێراندا هەیە و ئەو سیستمە وجودی نییە سیستمی مدیریەتی پیشبینی ئەکرێت مەسەلەن ببەخشە قسەکەت ئەەکەم پیشبینی ئەکرێت کە بڵێن مەسەلەن ساڵی داهاتوو باران نایەت دو ساڵی کە باران نایەت دەزانی مەبەستم ئەوە نییە کە ئەتۆ پیشبینیەوە بکەیت کە باران دێیان نا سێناریۆت دەبێ هەبێ سێناریۆت هەبێ کە ئەتۆ مەسەلەن بۆ ساڵی کەم باران دەبێت چی بکەیت بۆ ساڵی پرباران دەبێت چی بکەیت بۆ ساڵی نۆرمال دەبێت چی بکەیت ئەو کاتانەی کە ئاوت زۆر بوو تۆنەوە ئاوانە ڕابگری و تەزریقی ئاوە بنعەرزیەکانت بکەیەوە کە سێڵاوەکە وڵاتی خەڵکی وێران نەکە ئەو کاتەی کە نۆرمالە چ بەرنامەی ئۆلگویەکی کشتت هەبێ بەرهەم بێنی ئەو کاتەی کە ئیشتکە دەبێت ینی پلان و بەرنامەکانت بەپێی وەی دابڕێژی کە بزانی چی بکەیت کە ئەسەراتی کەم بێتەوە بۆ نمونە ئەتۆ کاتێکی ئاوە بنعەرزیەکانت لیپاولی بێ یا ئاوی باشت هەبێ و کاتانەی کە مەسەلەن باران ناباریە ئەگەر چاڵاوت هەبێ لە بازە جگاهایەکی خاصی خۆیدا کەویش دەبێ باشی ینی پێشتر دەبێ کاری علمی بۆ بکردێ لەوێ دەتوانین ئاوی چاڵاوەکەت مەسەلەن تا حەدێکی استفادە بکەیت
ئەگەر پێشتر تەزریقت کرد بێ سێڵاو کە هاتووە و ئاو خانەکانت ئاوی تایە و تاڵاوەکانت بەو ئیشکە ساڵی ئیشتی نەکردو بۆ چون پێشتر تەزریقت کردو بەڵام توی پلان و بەرنامەیەکرد نەبوو ئاوێکی کە هەتا ئەو کاتی کە ئاوت هەیە غیرە دوێرانکاری هیچ کارێکی بۆ تۆ نەکردو ئەو کاتێک کە ئاوت هەیە ئەو کاتێک کە نیستە دەڵێ هیچمان نییە دواتر لە هەمووی مهمتر ئۆلگوی کشت یانی ئەوەی کە تۆ دەبێت چ بکێنی لەبێتەوە ئەتۆ منتەقەیەکەت معلومە چیە منتەقەیەکی ئیشتکوونی و ئیشت ئەوە دەیت بۆ ئەوە ئۆلگوت هەبێ ئەتۆ دەبێت جیایەکی حتا بتوانی جیایەکی بچێنی کە کەمتر ئاوی پێویست بێ و دوایە سیستمی ئاودیارەکانی تۆ دەبێت چۆن بێ دەبێت ئەوە بێ وای تەنزیم بکەیت کە ئاوی کەم مەسە بکە هێستا هەر لە ئێرانەوە چەندین هەزار ساڵە وڵاتە و دەستەڵاتی هەیە و باحاڵ حکوومەتی هەیە و بەراورد لەگەڵ باشوور فەرقی هەیە ئێران باشە لە ئێراندا کارایی مەصرفی ئاواتر یوز ئفشنسی یعنی ئەوەی کە ئەو ئاوا چەندی دەبێتە بەرهەم یعنی لە بەرهەمدا یعنی تقریبا 35% 65% ئاو لە کەرتی کشت و کاڵی لە ئێرانی هەدەر دەڕوە ئەگەر ئەوەی بێنی هەدەر دەڕوە عرض بکەم یعنی ئێمە ئاوێکی کە ئیسفادەی لێ دەکەین بەنەهایەتدا و ئاوە چەندی دەبێتە ئەو مەسەلەن گەنمە چەند لیتر ئاو بۆ 1 کیلۆی لازم دەبێت مەسەلەن ئۆکەی یا چەند لیتری کە بۆتەوە ئەوە دەمەستیردا دەبینی بەشێکی بە هەڵما و دەڕوا بەوەی کە خراپ هەناردە دەکردێ یعنی ئەوەی کە دەمەستیردا تەبخیر دەبێت ئەوە قسمەتێکی ئەوەی کە غەرقاوی دەکەن لە زیادەوەی کە ئابیاری بارانی یا قەترەی بێ ئەو ئاوەی دەبن ئەو جای دەکەن بەشێکی زۆری دەکرێتە خوارێ ینی ڕیشتەی جیا هەروەری ناگرێت بەشێکی زۆری دە بەشێکی کە زەمینە سیبدارەکان هاتوون کشت و کاڵی لە جیگایەکی دەکەن کە سیبی لە 10% بۆ سەرێ ئەو مەمنوعە نابێت لە زەمینی شتیبدار 10% بۆ سەر کشت و کاڵی بکەیت هاتوو کە ئاوی دەدەی ئاوەکە ئاوە هەمووی دەڕوا خۆڵەکەش لەگەڵ خۆی دەشواتەوە دەیبا یعنی دەچێتە خوارتر دەچێتە نێو زنە چێشتەکانەوە خۆی ئەو حاڵەتە گەر بەراوردی دەکەی دەبینی کە تۆ پێست یەکجار زۆرە یعنی 35% پێست بۆ ئاو کە لە منتەقەیەکی کە ئاو کەمە زۆر عەدەدێکی گەورەیە و تەسیراتێکی یەکجار زۆر منفی هەیە پس دەبێت چ بکەی دەبێت 1 وەضعەکە دەرک بکەیت 2 ئۆلگوی کشتت متەناسب با وەضعی خۆت هەبێ 3 ئەوەی کە سیستمەکانت دروست بکەیت مثلا تۆ جگایەکی کە ئاوای دەبێت لە ئاوی کەم ئیستفادە بکەیتر ئابیاری یا بۆ باغەکان دەبێت بیکەی بە قەترەیی ئەلبەتە لە ئەوڵەوە ها نەباغێکی بە 10 ساڵە کاری غەڵەتی زۆر دەکرێت زۆر جار کابرا باغی هەیە پیرە دەچێت ئابیاری قەترەی خۆ بەکارنە ئەو ڕیشتەکانی لە خوارێ لە بن عەرزیە ئەوە غەڵەتە کاتێک کە تۆ باغی لێ دەدەی ئەو کات دەبێت بیکەی بە قەترەیی دواتر بەکار نایە یا مەسەلەن ئابیاری بارانی دەبێت ئابیاری بارانی بۆ بکەی بە شێوەیەکی دروزەویست چۆن لە وڵاتان چ دەکەن لە وڵاتان ئەو ئابیاری بارانیە وەسڵ بە سیستمێکی کۆنتڕۆڵە لە بن ڕیشتەی جیاکەی لە جگاهای جۆرا و جۆری مەزرعیدا دەستگایەکە پێی دەڵێن تانسیۆمتر ئەویان داناوە ڕوتوبەتی ڕیشتەی گەنمەکان ئەندازەگیری دەکات مەسەلەن لە هێکتارێکدا لەوانەیە 20 دەستگایان دانابێت بڵێن 5 دەستگایان داناوە فەرق ناکە بە پێی ڕوتوبەتێکی کە خۆڵەکە هەیەتی دەستور دەدا بە سیستمەکە لە مۆتۆرخانەکەی ئۆتۆماتیک ئابیاری بارانەکەی هەڵدەکا کاتێک کە پۆتانسیەلەکەی تەئەمین بووە ینی ڕوتوبەتەکەی تر تەئەمین بوو بۆ خۆی قەتع دەبێت ئۆتۆماتیک ینی ئاوی ئیزافی ئیدی مەصرف نابێت بەڵام ئێمە کاتێک کە سیستمی ئاو حکمڕانی ئاوەکەشمان غەڵەتە ئاودێرەکەشمان غەڵەتە ئاویان پێ دەدەن کابرا نازانێت ڕوتوبەتی خۆڵەکەی دە چه حاڵێکدایە ئەو ئاوەی دە و زەمینەیدا بەڕەڵا دەکات ممکنە ئەو جیایەکە تۆ هەر جیایەک نیازی ئاوی خۆی هەیە هەر منتەقەیەک شرایطی خۆی هەیە هەر گڵێکی خۆی هەیە گڵێکی کە مەسەلەن ڕۆستا دەگەڵ گڵێکی کە فەرزکە خیزەڵانە فەرقی هەیە ئاو ڕاگررتنی تێدا فەرقی هەیە ئەوانە دەبێت هەموو محاسبە بکردوێ ینی عیلمە دواتر ئەتۆ دەبێت بێ عەمەل بکەی خۆمەوانە ناکەی کابرا هاتوو سیستمیاندا ناوە دەڵێم مەسەلەن کاگ ئیکس نۆرە ئاوێتی ئاوەکەی پێ دەدەن جا ئایا ئەو ئاوەی لازمێتی لازم نییە چی ئەوی چون بەی خۆی دەزانێ و پوڵیان لێستاندو یا بە هەرچی لەو زەمینی دەکا لە زۆر جێگا هەمانە کولەن مدیریەتێکی غەڵەت ئەمەڵەکە بۆ ئەوەی کەم کۆتایی پێبێنم بەوەی لە زۆر جێگا دەبینی کە ئاومان نییە سەوە تاڵاوەکانیش بێ ئاو بوون لە زۆر جێگاش پێمەڕەن لێ دەدەی لە عەرزی دەگەی ئاوێ ینی وایان تێکداوە
یعنی تێکچوونێکی سەیر ڕوویداوە لەو زمینەدا. ئاخرین پرسیارم ئەوەیە کە خودی ئەو طبعاً باسی ئەوەت کرد کە مەسەلەی سیاسی و مەسەلەی اقتصادیش هەمیشە پەیوەندی هەیە بە مەسەلەی ژینگە و ئەو وەزیەتەوە ئاسا هاتوۆتە پێشەوە. وا دیارە ئەسڵەن مۆزوعەکە لەوە زیاتریش تێپەڕە بێ، ینی ئێستا بووە بە بازارێکیش ئاوی بەنداوەکان کە سەرچاوەکەی بڵێن لە تورکیەوە دێت مەسیرەکەی تەغیرەدا بۆ ئاوی بەنداوی بڵێن مەسەلەن دوکان کەم بکات یا ئاوی بەنداوی مەسەلەن شوێنێکی کە کەم بکات یا ئەوەی وا دەچێتە ئێران مەسیرەکەی تەغیرە دەن. ئەمە ڕێگەکەی چییە؟ ئەگەر ینی تۆ ئەوەندە تابعی مەسەلەن وڵاتێ بێکی سەرچاوی ئاوەکەی لێەوە دێ بۆ ئەوێ چۆن ئەو مۆزوعا بێ حەل بکرێ؟ ئایا دیسانە بێ پرۆژەیەکی درێژ ماوەی بۆ دیاری بکرێت یاکو ڕێگەیەکی مدیریەتێکی کامەڵتر بکرێت لە وەزیەتا کاتوێتە، چونکی زۆر وابەستا بن خەڵکی بە وڵاتەی کە سەرچاوی ئاوەکە لێەوە دێت. دەزانی ئەمە چێشتێکی گەورەی دنیای ئەوەیە کە ئاوەکانی بێت لە ئاوە فەرامەرزیەکانیان پێدەڵێن. خۆی مەسەڵەن ئەفغانستان یەکێک لە وڵاتەکانە کە ئاوەکانی وای لێدێ، یعنی دەڕوا مەسەڵەن ئێران بەشێکی خۆ دێتە هەرێمی کوردستان و بەشێکی لە خوارە دەچێتە عێراق و تورکیا دەدلە و فرات سەرچاوەکانی لە کوردستانی باکوورەوە سەرچاوە دەگرێ و لەوێەوە مەسەڵەن دێ بۆ سووریا و بۆەوە خۆی لێرەدا وەک ڕاستی بێ باڵانسی هێز تاعین کنەندەیە ئەتۆ چەندە هێزێکی تەوانمەندت هەیە بەسەر ئەو وڵاتەی کە ئەو سەرچاوە ئاویانەی هەیە لەوێ کە ئەتۆ کارتێکی پشتارت هەیە کە بتوانی ئیستفادەی لێ بکەی لەوەی کە ئەو ئاوە پێشتی پێ نەگیرێت. ئەوە یەک حەقیقەتە. ئەمما قوانینی بینەملەل لەو زمینەیدا هەیە زۆریشە لە ئاخرین دانەی 2004 لە بێرلین بۆ باز لەو ئاوانە دەکا کە دەڵێ دەبێت سەهم دیاری بکردوێ، یعنی سەهمێکی هەیە کە ئەتۆ مەسەلەن وەک ئەو تۆمەکە مەسیری تەبێ خۆ تۆم پاسپۆرتی نییە و مەرزی نییە و پەرچەم و ئاڵای نییە بە تەبیعەتەوە هاتووە مەسیری خۆی دەڕوە. ئەو کەسێک کە وڵاتی خۆیدا هەیە بەشتێک دەتوانێت کەڵکی لێوە بێ بەشتێکی سەهمە کە دەبێت بڕا بە وڵاتەکەی دیکە و ئەوەش بەستگی بەوە هەیە کە ئەتۆ قەراردادهایەکی بێ چەندە پابند بی و چۆن رابطەیەکی دروست و حەسەنەت لەگەڵ وڵاتە هەبێ لەگەڵ وڵات لێرەدا مەسایلی سیاسی و مەسایلی دیپلۆماسی زۆر دەور دەبینێ و هێز بەڵام ئەتۆ وەختێکی کە هیچ یەک لەو ئەوانە دنیا هەر وەک هەرێمی کوردستان و مەسەلەن ئێران ئێستا لە کەڵوێ ئاوی زاب یا کەڵوێ ئەوە دەیگوازنەوە بە نێوی گۆلی ورمێکە هیچ تەسیرێکی نییە لەسەر گۆلی ورمیانی باوە هیچ تەسیری ژیانەوەی نییە. 5,000 میلیارد تمەنیان پوڵ لێ خەرج کردووە تونێلیان 36 کیلومتر پێشاوە چەندین سەدیان لێداوە ئاو لەوێ دەژێرنەوە. لێرەدا دەکاتە کارتێکی سیاسی کە ئاوەکەی لێ دەگرێتەوە نایدا بە مەسەلەن هەرێمی کوردستان کە ئەویش مەسەلەن دەتوانێت پشتات بێنێ بۆ هێزە سیاسیەکانی کوردی ئێران کە لەوێدا هەن مەسەلەن کە ئاوەکەتان بۆ ئەو مەسەلە یا مەسەلەن لە سووریا ئەو وەزعیەتەی لە سووریا هاتە پێشێ زۆر کەس بە هەڵەوە دەزانێت مشکلاتی سیاسی مشکلی ئاو بوو مشکلی ئاو لە سووریا باعثی ئەو معزەلاتە بوو کە دواتر ئەو فەزای بوو ئەو ڕۆژ سووریای پێکێناوە. جا بۆیە یەکەم شت ئەوەیە کە ڕەوابیتێکی دروستە بێ هێز هەبێت دەوڵەتێکی توانمەند هەبێ. من پێم وا بوو ئەگەر ڕۆژێکی ئەگەر کوردستان هەبایە کوردستان وڵاتێک دەبوو لە خاوەرمیانەدا کە قدرەتی ئاوی هەبوو چون سەرچاوە ئاویەکان لە هەموو بەشەکاندا لە کوردستانەکەیدا زۆرترە لە بەنسبەت دیکە لە تورکیا لە ئێران حتا لە عێراقیش ئاوەکانی خوارێ لە ئاوەکەی بە مەسیری کوردستاندا دابین دەکردێ یعنی ئاو زۆر زۆر گرنگ دەبوو وەکو کارتێک کە تۆ ئیستفادە لێ کردبە. مەسئلەیەکی کە هەیە پێی دەڵێن حاکمیەتی مطلقی سەرزەمینی. حاکمیەتی مطلقی سەرزەمینی لە بواری ئاودا زۆر خەتەرناکە، یعنی ئەتۆ گەر بڵێ کە من ئەو سەرچاوە ئاویەی کە دەڕواتە وڵاتێکی دیکە بە ئیخۆمی دەزانم وەکو نەوت بە ئیخۆمی دەزانم وەکو شتێک و نایدەم دەیفرۆشتم مشکل ساز دەکات. بۆ نمونە کاتێک تۆ پێش دەگری ئێستا تورکیا پێشی ئاو دەگرێ مەسەلەن دەی بیابانەکانی ئێران نیشتک دەبن بیابانەکانی ئێران نیشتک بن ببوورە تاڵاوەکان ئیشتک دەبن بیابان ساز دەبێت بیابانەکان ئیشتکتر دەبن تاڵاوەکان ئیشتک دەبن. ئەوە حاڵەتێک پێش دێ کە خۆڵەکان لێک دەبنەوە بە چکۆلەترین با دەڕوا تەپ و تۆزێکی یەکجار زۆر ساز دەبێت. لەو بەرەوەی تاسیری لەسەر کەشت و هەوایش دەبێت لەسەر گۆڕینی ئیقلیمیش دخالەتی دەبێت لەسەر منازعات لەسەر مناقشات لەسەر خشونات لەسەر مەسایلی ئاوها تەسیری دەبێت وە دوو کەڵەکەی لەوانەیە بگەڕێتەوە بۆ خۆیان
یعنی خۆی ئێران ئاو لەسەرێ دەبەستێ لە خوارێ لە خوزستان تووشی مشکلەتونە و ئاوەی کە دەچێتە کوردستانی باشوور دەچێتە سەدی دوکان لەوێەوە دەچێتەوە دەدلە لەوێەوە دەچێتەوە هورەکانی کە دەچێتەوە خوارێ دەیتۆ کەمی دەکەوێت کەم دەکات دەبێتە تەپوتۆز دەگەڕێتەوە معزەلێک بۆ تۆ کلێرەدا مەسئلەی ژینگەی مەسئلەیەکی فراق محلی و فەرا منتەقەیی حتا جاری وایە دەبێت گەورەتری بین المللی بین بیکەینە منتەقەی یعنی ئێمە دەبێت پلانی بین المللیمان هەبێ پلانی منتەقەیمان هەیە پلانی لۆکال و محلیمان هەبێ هەمووی پێکەوە هاوتەریب بێ ئەو دەم کێشەکان کەم دەبنەوە بەڵام ئەوەی کە هەیە لە دنیادا وان نییە بە تایبەتی لە منتەقەی ئێمەدا ئەو شتە وجودی نییە و هەموو بە شێوەیەکی منتەقی تازە لە منتەقەی و لە نێو منتەقەیەکەشدا کۆلەتری دەکەنەوە بە نەفعی منتەقەیەکی دیکەی کە مەسەلەن وەکو ئێران کوتم ئیتنیکێکی دیکەی تێدایە کە دەبێتە دەسەڵاتی باڵادەست بڵێ ئەخیرەن لە ئەفغانستان وتوێتی من لە مەقابڵ ئاوا نەوتم ئەوێت داوای کردو لە ئێران وتێتی من ئەگەرەوە ئاوەی کە سەرچاوەکەی لە ئەفغانستانەوە بەرەو ئێران نەچێ وتێتی یا بەی پێشی پێگرم یا ئێمە ئاوتان پێدامەوەش نەوتمان پێ بدەن ئەوە مۆزوعی وای بەشارتان پێک وایە چون ئەفغانستان دەبینێت کە ئێران لەو بەرەوە دەکا پێشی ئاو دەگرێ بۆ خۆی یا تورکیە دەکا ئەفغانستان هیچی نییە ساڵهای ساڵ لە شەڕ و لە کێشەدا بووە تەنها شتێکی کە دەتوانێت وەکو کار دەڕۆی استفادەی لێ بکە ئەوەیە وەوەش بەحاد ناتوان تورکیا ئەردوغان زۆر پێش ئەشرەف غەنی باسی لەوە کرد بوو کە ئێمە نەوتی ڕەشت وەردەگرین نەوتی سپی دەدەین زێڕی سپی دەدەین زێڕی سپیەکەی ئاو بوو پێی وا بووکە ئەوە ئاوە ئەو دەیکوت ئێمە بۆشکەی نەود وەردەگرین بۆشکەی ئاو دەدەین زۆر پێشتر ئەفغانستانیش لەو حاڵ و هەوایەدا نەحەقی نییە لێرەدا پێویستە بینی ئەفغانستان و بینی ئێران و بینی تورکیە و بینی پاکستان و بینی هەموو ئەو وڵاتانە پەیمانیەکی باش هەبێ کە فەقەکان دابین بکردێ بەڵام نییە دەسەڵاتەکان پێکەوە لە چێتەدان خەڵکەکە دژایەتی هەیە یعنی زۆر پیچیدەیە مەسئلەکە بەڕاستی بەڵێ وایە کاک مەنسوور بەڕاستی زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە زۆر داوای لێبوردنیشتان لێ یەکەین بۆ ئەوەی 2000 کێشەی تکنیکیمان بۆ هاتە پێشەوە هیوادارم بتوانم جارێکی تریش لە بەرنمەیەکی ترە لەسەر مەوزوعێکی تایبەتی تر لەسەر مەسەلەی ژینگە یا مەسایلێکە بێتە پێشەوە بتوانم چاوپێکەوتنم لەگەڵتان ببێت و زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەدا زۆر مەمنون و کاتساتێکی خۆش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ زۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگی ئەم جارەمان تا دیالۆگێکی تر ماڵەوە